ئەو زەرعە فەوریە ئێمە بڕغۆکە بۆ نەخۆشدانی لە ناودەمی دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ ددانی بۆ دانی. تەمەند چ دەورێکی هەیە لە چاندنەوەی ددان بە ڕێگای خێرا؟ عمری بچووکتر باشترە بۆ زەرعکرد. پێم بڵێ زەرعی خێرا چیە دکتۆر؟ خۆی باشترین ڕێگا بۆ دانانەوەی ددانێک کە دەرهات بێ زەرعکردنە. زەرعش بە شێوەیەکی گشتی 2 جۆری هەیە. جۆرە کلاسیکیەکەمان هەیە کە پێشتر ئەکرا 3 مانگ بۆ 4 مانگی ئەخایان چەند ساڵێکیشە زەرعی فەوری پێیا بووە. ئەو زەرعە فەوریە ئێمە بڕغۆکە بۆ نەخۆشدانی لە ناودەمی دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ ددانی بۆ دانینەوە. ئەو جیاوازەکەیانە جیاوازەکە لە کاتەکەی زیاتر. باشە لە ڕووی سوودەوە چ سوودێکی هەیە چاندنەوەی ددان بە ڕێگای خێرا؟ چەند سوودێکی هەیە و هەروەها چەند زیانێکیشی هەیە. سوودەکانی بریتە لەوەی بۆ کەسانی کە نەخۆشە درێژخایەنەکانیان هەیە وەکو شەکرە و زەخت و ئەوانە زۆر نمونەیە لەبەرەوەی لەو حاڵەتەدا ئێمە پێویستمان بە نەشتەرگەری و بڕینی پووک و تەقەڵ و خوێنێکی زۆر و ئەو شتانە نابێ ئازار و ناڕەحەتی کەمترە لە جۆرەکەی تریان و هەروەها لە ڕووی تێچوویەکی کەمتریە بێ و ژمارەی سەردانیەکانی نەخۆشەکە بۆ لای دکتۆر کەمترە زۆر یعنی ئەتوانی بڵێ لە یەکەم جەلسە 180 ئیشەکەی کۆتایی پێدێت. باشە دکتۆر ڕاستیە لەسەر ئەو بوچوونەی کە دەڵێت چاندنەوەی خێرا زیانی زۆرترە لەوەی سوودی زۆرتر بێتن ئایا ڕاستیەکە ئەوەیە یاخود چاندنەوەی خێرا ڕێگایەکی یاخود تەکنیکێکی نوێ و باشە بۆ نەخۆش؟ تەکنیکێکی نوێ و باشە بۆ ئەو کەسانەی کە کاندیدن بۆ ئەوی کە بۆ جۆرە بۆی بکەین نەک بۆ هەموو کەسێک یعنی کەسێک کە ئێسکەکەی باش بێت ینی پێویستی بەو جۆرە چاندنەوەی بێت زۆر باشە و هیچ زیانێکی نییە نەخێر. باشە دکتۆر چەند قۆناغی پێویستە تاوەکو کەسێک چاندنەوەی ددانی خێرای بۆ بکرێت؟ لێرە ئێمە بۆ زۆر کەیسمان کردووە بە زۆربەی بە 2 جار کۆتایی هاتووە ئەو پەڕەکەی 3 جاری ویستووە کەسەکە 3 جار هاتوۆتە کلینیک هەموو ئیشەکەی کۆتایی پێ هاتووە. واتە ئەو کەسانەشی کە هەلگری نەخۆشی درێژخایەنن دەتوانن ئەم ڕێکارە نوێیە بەکاربهێنن یاخود بۆیان ئەنجام بدرێت بۆ چاندنەوەی ددان؟ بەڵێ بۆیان نەکرێ و بگرە زۆر باشترە و ڕێژەی سەرکەوتنی بەرزترە لە جۆرەکەی تر. دکتۆر تەمەند چ دەورێکی هەیە لە چاندنەوەی ددان بە ڕێگای خێرا؟ تەمەند دەوری هەیە لە کوالیتی ئێسکەکە و لە بڕی ئێسکەکە تاوەکو کەسەکە تەمەنی بچووکتر بێ ئەوە ئێسکەکەی باشترە هەم لە ڕووی کوالیتی و هەم لە ڕووی بەرزی ئێسکەکەی بۆیە ینی عمری بچووکتر باشترە بۆ زەرعکردن.